پیلانەکانی سیوێکیە بینەوە شەش هەرچەندە زیانی گەورەیان بە یەکێتی نیشتیمانی کوردستان گەیان، بەڵام کۆمەڵەیان جام و ڕووداوی بەدواوە بوو کە زەبری گەورە و زیانی قورسیان بە گەلی کوردستان و ئەزموونەکەی گەیان. لەوانە بەهۆی پیلانی سیوێکی ئابەوە پارلەمانی کوردستان زیندە بەچاڵ کرا. ئەو پارلەمانەی بەرهەمی خوێنی شەهیدان و خەباتی گەلەکەمان و هەڵبژێردراوی ئازادانەی جەماوەری کوردستان بوو. ئەو پارلەمانە
لە سیوێکی ئابدا درایە بەرتۆپ و کرایە مۆڵگەی مخابرات و ئیستیخباراتی عێراق. لە سیوێکی ئابدا سەدان کەس شەهید کران و جیران و بێسەر و شوێن کران. لە سیوێکی ئابی 1996دا سەدان ماڵ، هەزاران ئۆتۆمبیل، بارەگا و دامەزراوەکانی حکوومەتی هەرێم و حیزبەکانی ناو هەولێر تاڵان کران. لە سیوێکی ئابی 96دا سەدان کەس لە هێزەکانی ئۆپۆزیسیۆنی عێراق کوژران یان جیران و گول لە باران کران و بنکە و بارەگاکانیان لە کوردستاندا هەڵتەچێنرا و زەبرێکی کاریگەل لە کۆنگرەی نیشتیمانی یەکگرتووی عێراق وەشێندا. لە سیوێکی ئابی 96دا دەیان ڕێکخرا و کۆمەڵەی خێرخوازی جیهانی کە لە کوردستاندا خزمەتیانە کرد بە ناچاری کوردستانیان بەجێهێشت و خەڵکێکی زۆری کوردستان لە کار و خزمەتەکانیان بێبەش بوون کە ئەمەش زەبرێکی گەورەی گەیاندە پرۆسەی ئاوەدانکردنەوەی کوردستان و ڕێکخراوەکانیش ترسی ئەوەیان هەبوو کە بێنەوە کوردستان. ژمارەیەکی زۆر لە خەڵکی شارەزا و زمانزان و خاوەنی بڕوانامەی زانستی کە لەو ڕێکخراوانەدا کاریانە کرد کوردستانیان چۆڵ کرد و ئاوارەی هەندەران بوون. سیوێکی ئابی 1996 بۆ هۆی لەقبوونی باوەڕ و هیوای جەماوەری کوردستان لە پارێزگاری نێودەوڵەتی و ناوچەی دژە فڕین. جگەلەوەی خەڵکێکی زۆر بە تایبەت لاوانی کوردستانی گەیاندە بڕوای سەرهەڵگرتن و کۆچکردن بۆ هەندەران. لە یادی پیلانی کارەساتباری سیوێکی ئابی 1996دا سڵاو لە گیانی شەهیدانی بەرگری لە هەولێر و هەرێمی کوردستان، سڵاو لە شەهیدانی بەرگری لە پارلەمانی زیندە بەچاڵکرا و سڵاو لە پێشمەرگە و فەرماندەکانی بەرگری لە حکومەت